پرۆژەی گەڕان بە شوێن وەڵامەکاندا یەکێکە لەو پرۆژانەی کە بابەتی وەرزشی و بابەتی پەروەردەیی و ئاینی تێکەڵ بە یەکتری کردووە و گرنگێکی زۆری هەیە بۆ وەرزشکاران و هەروەها وەرزش دۆستان و ئەوانەی کە حەزیان بە وەرزش هەیە بۆی هەم ئاگادار بن لە وەرزش و زانیاریەکیان لەسەر وەرزش هەبێ هەمیش تێکەڵاویەک لەگەڵ بابەتی ئاینی و هەروەها بابەتی پەروەردەیی لەگەڵ وەرزشدا دروست بکرێت. ئەم پرۆژەیە لەلایەن مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەریەوە بەڕێوە چووە کە کتێبێکیان لەو بارەیەوە دانابوو و لە کۆتایی پرۆژەکەیش بە ئەنجامدانی تاقیکردنەوەی بەڕێوە چووە کۆمەڵێک خەڵات دابەشکراوە بەسەر سەرکەوتوانی تاقیکردنەوەکەدا. جا هۆنیەکیان شتێک زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە پرسیارەکان کە دانراون هەمە ڕەنگێکی زۆری تیا وەروەها فۆنتەکەی و ڕەنگەکانیشی کە بەکار هاتووە یعنی شتێکی زۆر زۆر جوانەوە هەر حەزەکەی وەڵامی بێتەوە ئەگەر سای شتیانە کردێت و کتێبەکەی شوێنە خوێن دەبێتەوە. جا گرنگێکی زۆری هەیە هەم بابەتی پەروەردەی و وەرزشی و هەمیش بابەتی ئاینی تێکەڵکراوە و ئەگەر کەسێک زانیارێکی باشی لە وەرزش و هەم ئاینیشدانە بێت بەهۆی ئەوەی کە وەرزش دۆستە و حەزی بەلانی وەرزشیە لەگەڵەوەی کە ئەوێت بابەتی وەرزشی وەربگرێت لەگەڵیشتە هەم بابەتی پەروەردەی وەردەگرێت و هەمیش بابەتی ئاینی وەردەگرێت. بەڵێ ئەزیزانمە بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر کۆی پرۆژەکە و لەسەر شێوازی بەڕێوەچوونی و ئەنجامی پرۆژەکە میوانداری بەڕێز مامۆستا کۆچەر محەممەدمان کردووە کە بەڕێزیان بەرپرسی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەرین و ڕاستەخۆ لەگەڵمان ئامادەن. مامۆستا کۆچەر بەخێر و سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا ڕەنگە ئەگەر ئێستا هەندێک کەس بمان بینن یان گوێبیستمان بن ئەو پرسیارە بکەنەوە کە پرۆژەی گەڕان بە شوێن وەڵامەکاندا چییە؟ دواتر ئەچینەوە سەر ئەوەی کە پرۆژەکە چۆن ئەنجامە و بە کوێ گەیشتووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاس و تقدیر بۆ بەڕێستان و تەواوی کارمەندانی کەناڵی ئەسمانی پەیام و بینەرانی بەڕێز. بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە گەڕان بە شوێن وەڵامەکاندا خۆی بۆ خۆی هەر پرسیارێکە ڕاستەوخۆ زاکیرە و مێشکی ئەو کەسێک کە ئەوێ بخوێنێتەوە ئەجوڵێنێ. ئێمە سەرەتا کۆمەڵێن ناو اختیار کران چ ناوێک بێ کاریگەری ڕاستەوخۆ لەو کەسی ناونیشانەکە ئەبینێ و لامان کاتە تەفسیر و پێناسەیش بێ بۆ خودی ناوەڕۆکی کتێبەکە. بۆیە گەڕان بە شوێن وەڵامەکاندا خۆی بینێتەوە لە کۆمەڵێ بوار چکە لە یەک بوارۆنی ئینسان ڕاستەوخۆ بچێتە ناو بابەتێکەوە یەکسە وەڵامەکەی دەستکەوێ لەو شتێک کە خۆیەوێ نەخێر کۆمەڵی بابەت و بوارە. ئێمە هەر لە سەرەتا لە کۆی پرسیارەکان تقریبا کە دانرابوون 275 پرسیار و وەڵامە لە بابەتی ئیمانی و ئەخلاقی تێدایە یاسا وەرزشەکانی تایە کۆمەڵێ کەسایەتی وەرزشی تێدایە ژمارەیەک یەکێتی وەرزشەکانی عێراق و کوردستانی تێدایە یاسا وەرزشەکانی بۆنە بالە تۆپی تێنس یا هونەرە بەرگریەکان ئەمانە هەمووی تا ڕادەیەک نخبەیەک یان نموزەجێکی لە ناو کتێبەکە کۆکراوەتەوە کەواتە هەر ناو نیشانەکە ڕاستەخۆوت پێڵێ بە دوای کۆمەڵی وەڵامە ئەگەڕێی ئەوەندەی کە بتەوێ لە ڕووی وعیوە لە ڕووی هۆشیاریوە دەستەکەوێ. باشە مامۆستاماوەی چنێتاندانا بۆ ئەوەی کە کەسێک بێ ئەم کتێبە دەست بخاتە تاوەکەوەی کە تاقیکردنەوەکە ئەنجام بڵێ. ئێمە تقریبا نزیکی سەرەتا دوو مانگماندان نبوو سەرەتاکەی ئەلانمان کرد لە کاتی ئالانکردنەکە کەەوە کرا دیار بوو تەزاڕوبێک دروست بوو لەگەڵ تاقیکردنەوەی کە بۆیە هەردوو لاوان پێمان باش بوو زەمانێکی کە لەم تاقیکردنەوەی مەکتەبی کاروباری وەرزشی تایبەت بەم کتێبە فترێکی زەمانیکەی بخرێتەوە بەردەست بۆیە 25 ڕۆژەکەی درایەوە بۆ هەر کەسێک کە خوازیاری وێ کە بەشدار بێ. مەبەستیشمان بوو چونکە عادەتەن مۆزووی کتێب ڕاستەوە جەنابەت ئاماژەت پێدا هەر لە ڕووی دیزاینی پرسیارەکانەوە لە هەڵبژاردننی پرسیارەکان چکە 50 پرسیارە هەر 50 پرسیارەکەیشی هەڵبژاردنە. بەڵام بەدەر لەمە ئێمە ویستومانە هەر کەسێک کە ئێوێ لایەنێکی وەشیاری بابەتی پەروەردەی بابەتی ئیمانی و ئەخلاقی بابەتی یاسا وەرزشەکان یا کولن بابەتە وەرزشەکان کە وەرگرێ تا ڕادەیە تۆزی قاڵ بێتەوە لە خوێندنەوەی تۆزێ زیاتر ئیسفادەی لێ بکە. ڕاستە لە خودی پرسیارەکانە لەوەچە کۆمەڵی وەڵام دەستکەوێ بەڵام لە قەدەرەوەی کە ئینسان خۆی کتێبەکە وەرەگرێ خۆی خوێنێتەوە تەئسیراتێکی جیاوازتریە لە کەسێکی دیکە. بۆیە ئەمە فترە زەمانیە کە دامان نابوو تا ڕادەیە کەستەکەم کاتێک و زەمانێکی گونجاو دانرابێ بۆ کەسانی کە ویست بێتیان کتێبیان دەستکەوێ. بەڵێ تا
فترێکیش لەوە چێ خەڵک درەنگتر دەسی پێ ڕاگەیشت بێ هەچەندە شوێنەکانیشمان دیاری کردبوو بەڵام ئەمومانەوەی کە زووتر و باشتر دەسی پێ ڕاگەشت بێ قەناعەتم وایە باشتر توانیوێتی لەگەڵ بابەتەکانە ئاوێتە بێ. باش ئەگەر بگەڕێنەوە بۆ خودی ئامانجی پرۆژەکە لە چیا بوو بۆچی کاتێک باسی وەرزش ئەکرێ تەنها باس لەو ڕاهێنانانە کرێ کە پێی وەرزشکار لە ڕووی جستەی و ئەنجامی بدە گرنگی ئەم جۆرە بابەتانە و کۆکردنەوەی ئەم جۆرە بابەتانە لە کتێبێکدا و ئەم شازە تاقیکردنەوە چ سوودێک بە وەرزشکارە گەیانێت؟ ئێمە حەقت لە پێی ئەو تەجروبە و ئەزمونەی کە هەمان بوو لە وەرزشە بەپێی ئەو دیراسەی کە هەم لە ناوچەکە و هەم لە جیهانی وەرزشا کە ئەمان کرد هەستمانە کرد بابەتی وەرزشی زۆر جار بایەخ بە بابەتە سەطحیەکەی دەدرێ واتە هەر ئەوەندەی کە وەرزشکارێ لە بەشی لە بەشەکانی ڕیاضە وەرزشەکە یاریەکە بیر لەوە کاتێک کە توانایەکی وەرزشی خۆی خەرج بدە ئەمە یەکەم لەمان کاتە چەندێک مادەی دەسەکەوێت حەقەت ئەم دوو خاڵە بابەتی سەطحی دەرەچین نەک بابەتێکی جەوهەری بۆیە ئێمە بە باشمان زانین چکە ئینسانی خەڵک هەر مرۆڤایەتی خودی خۆی ئەوەی لە ناخیایەتی ئەوەی لە فکریایەتی ئەوەی لە قەناعەت و مەبدەئیەتی ئەوە ئەداءەکە وەک ئەوترێ گۆزە چی تابێ ئەوەی لێ ئەڕژێ بۆیە ئەومان بەگرنگ زانی خەڵکی وەرزشکار ناکرێ بێ ئاگابێ لە مەبادی خۆی خەڵکی وەرزشکار ناکرێ بێ ئاگابێ لە بابەتی پەروەردەی خەڵکی وەرزشکار ناکرێت لە بابەتە ئەخلاقی و سلوکیەکانە ناڵم بێ ئاگا بە مەفهومە گشتێکی خوا نەخواسە یا بڵم کەم ئاگابێ بۆ مەفهومە بۆیە ئێمە حەقەت بە پێی دیراسە ئەو کتێبە دانراوە هەر لە خۆ دانراوە بە پێی دیراسە حتا پرسیارەکان دانراوە هەوڵمان داوە تا ڕادەیەک لە پێی تێگەشتنی وەرزشکار و وەرزش دۆستەکان ئێمە کۆمەڵی پرسیاردانی ئیسفادەی لێ بکە ئێمە هەر لە سەرەتا هاتوون بابەتێ کۆمەڵی پرسیاری ئیمانی تایە ئینسان نێوان خۆی و خوا ناکرێ بێ ئاگابێ ئەوەی وابەستەی بە بابەتی ئیمان بە بابەتی عەقیدەوە چۆن بتوانێت خۆی تۆکمەکە لە ڕووی فکرەوە دوای هاتوون لە بابەتی سلوکیەکان بابەتە ئەخلاقیەکان ئینسان چۆن بتوانێت ڕازگۆ بێت چۆن بتوانێت نەرمونیان بێت چۆن بتوانێت کۆمەڵە شت ئەداکە لە ناو وەرزشە لە ناو ساحات چکە وەرزش لای جەنابتان معلومە زۆرترین بەریەکەوتنی هەیە چی تۆپی پێ چی بەشەکانی دیکە ئەم بەریەکەوتنانە جاذبێتی نفسی تەسیراتی سلبی زۆر جار دروستەکە بۆ ئێمە پشتیوان بخوا ئەوەی کە هەوڵماندا بۆی ئێمە بتوانین بە هەمومانەوە طبعاً ئەگەر پێش ئێمە خەڵکی دیکە و بەردەوام هەوڵێکیش هەبوو بێ ئەوەی ئێمەش پایەک بێ یاخود خشتێک بێ ئێمە بتوانین لە جەناحە پەروەردەیەکە تەسیراتی ئیجابی لەسەر هەم وەرزشکاران هەم وەرزش دۆستان دروست بکە. مامۆستا کۆچەر کتێبەکە لە چەند شار و شارۆچکە بەردەست بوو و ئایا تەمەنێک زیاتر ئەم کتێبە ئێوەی دەستخست وابزان بە شێوەی PDFش لە پێجەکەتان بەردەست بووانە ئێمە هەر سەرەتا دەرگامان کراوە بوو واتە تەمەنێک کە ئێستا ئێمە بەشداربوویەکمان لە تەمەنی 7 ساڵا بوو ئەوەی کاکەدارمی پێی تەمەنەکە تا ڕادەیەکیش 7 ساڵەکەیش ئەوەندەی جواب دابووە کە دەرچێ ئەوەندەی جواب دابوویەوە یعنی 7 ساڵێک تا 80 ساڵێک توانیوێتی بە پێوەی دراسەمان کرد بێ نزیکی 55 یا 6 ساڵی تیا بوو بەشدار بکەنەوەتە لەو بینە بەڵام ئێمە کراوە بوو یعنی تەمەنمان دیاری نەکردەوە بۆ هیچ کەسێک کە چ لە هەردوو ڕەگەزەکە چ لە ڕووی تەمەنەکە و لە شارەکانیش ئێمە 11 شوێنوک و ڕسمی کە پێوترێ مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەنجومەنەکانە کە ئیزافەتەن کە ژمارەیەکی زیاترە لە مەڵبەندەکان ئێمە هەڵماندا لە زۆرینەی ئەو شوێنانە بەردەست بێ بۆیە دوجارژ ئێمە لە 16 شار و شارۆچکە تاقیکردنەوەکانی تێدا ئەنجام درا. باشە مامۆستا بەدەمەوە هاتنی وەرزشکاران و خەڵک بەگشتی چۆن بوو بۆ تاقیکردنەوەکە ئایا بەشداریەکی زۆر بەشداری لە پرۆژەکەیان کرد و تاقیکردنەوەکان بە شێوازێکی باش بەڕێوە چوو ئەگەر کەمێکان باش بۆش ئێمە جیاوازترە لە کۆمەڵی کوتوبی کە تایبەسە بۆ نمونە زۆرجار پێشبڕکێ کراوە پێشبڕکێ کراوە لە چرف المودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمانە دیاری بوون خەڵکەکەش دیارێکە پێشوازی لێکە بەس ئەوەی ئێمە هەردوو بەشەکەیەتی لەبەرەوە تقریبا خەڵکێک زیاتر بەدوایە ئەگەڕا لە هەردوو بەشەکە قاڵ بێ سەهەبوو لە بەشە بابەتە ئیمانی و ئەخلاقیەکە حەز و خولیاکی هەبوو بەس کە ئیبیست ئەڵێ بابەتی وەرشیتیایەتە فەقیرە پێی ناکرا یا بە پێچەوانەوە هەبوو تەنان لە بابەتە وەرشەکە شارەزا بوو ئەمی کەمتر لەبەرەوەی ئێمە بەشداربووانی ئێمەوانی کە زیاتر بەشدار بوون بە ڕێژەی زیاتر
ورزش خەڵکیش هەبووە بەس وەرزشکار و وەرزش دۆست بووە کە تیا بەشدار بوون لەبەرەوە جیاوازی ئەوەی ئێمە لەگەڵ خەڵکی دیکە ئەو جیاوازی هەبوو. باش ئەو 50 پرسیارێک هێنا بوتانەوە بە ڕێژەی دابشکراوە بەسەر لانی پەروەردەیی و وەرزشی و ئاینیدان هەروە بە هەڕەمەکی پرسیارەکانداندا بوو. ئێمە لە سەرەتای کتێبەکە و لێرە ڕێنمایەکانی تایە ڕاستەخۆ و تومانە لەگەڵ ئەمە نووسێکشمان هەدا بوو بە وەرەقەی ئیزافە ڕێنمایەکان. لە 155 وتمانە لەو بابەتانە دێتەوە کە بابەت ئیمانی و ئەخلاقی 145 لە بابەتە وەرشەکانیش بۆ ئێستا لەم پرسیارانە کە لە بەردەسایە 28 پرسیارە وەڵاو نەگە بەڵێ نەچوو بێتم تایبەت بە بابەت ئیمانی و ئەخلاقیەکان 27 پرسیاران تایبەتە بەوە ئەوانی کەی بابەتی وەرشیە يعني ئێمە ئەوها تقریبا و دەکاری تیا کرابوو لە کوی ئەمانی هەوڵمانداوە لە هەموو بەشێک لە بەشەکان ئەو سێکتەرە وەرزشیانە پرسیاری تێبێتەوە بۆ چونکە حتا هەر لە ڕێنمایی مامۆستا هەر لە قوتابخانەیشە پرسیار سێ بەشە بەشێکی قورسە بەشێکی مامناوەندە بەشێکی ئاسانە بۆی هەموو هاو ئاستەکان بتوان تیا بەشدار بن ئێمەش ئەوەی کە دەیتوانی بێتمان ئەوەمان تیا ڕچاو کردووە حتا لە جەنابش لە سەرەتا ئاماژەت پێدا حتا لە دیزاینی پرسیارەکانە لای بەڕێستان ڕوونە ئەم دیزاینە کە ئاوا دیاری کراوە بۆ ئەوی بەشدار بوو ئێمە هەر هەبوو بۆ معلوماتان لە شوێنەکان کە هەر لە دوور ئەوە هەستی کردو ئەمە هەیە پێش ئەویشی خۆی ئامادەکات و توی بەشدارە بم يعني حتى كبجدارج وتارد النمريكي باشي هنا ولا وانا ما اسمي حتى كاريجري للديزاين هي بو بجدار بونكا او برسالكي برزيش بالي همو برسالكاني تاعي لهمو بشكان هیچ بشكي تاع جانك راوتوا سهر بون منا اللي راليو يايزاني كي بوك خلاطي التوني فروش تا هاوكاري فلسطين بكا اما لانك سلوكيه لانك اخلاقيه اما كي بون رونالدو یا پرسیاری که تی هر بابتی میسیه اگر رملی بکوه اوی دیسان هر عیدلی هندرانی میسی و رونالدو تندشکرد باید دلی که عجز نبه بلام ام هاتون لان ایجابی من دیاری کردو چون نایل سلبی هر کس به هر سلبیه آن من دیاری کردو لولا بونو پرسیاری دی که هاتوا بونو محمد صلاح پرسیاری که هاتوا زور بابتی بتایبت پرودی تندرستی پەروەدە بەدەنیەکان کۆمەڵ پرسیارێتیە بۆ نووسراوە بۆ کام گروپی خوێن خواردنەکانی جیایی و خۆراکە دەریایەکان پێویستن ئەمە تەوعیەکە کەسێک کە وەرزشکار یا وەرزش دۆستە بزانێت کامە بۆی باشە کامە ئیجابیاتیە کامە سلبیاتیە ئەمە هاتوین تا ڕادەیەک هەمە ڕەنگیەکمان لەو بابەتە بۆ بەشداربوو داناوە باشەوە سا تەصلیحکردنی وەرەقەکان کۆتایی هاتووە الحەمدوللا کۆتایی هاتووە و هیچ خەڵاتێکیش دانرا بوو بۆ بەشداربووان بەڵێ ئێمە تقریبا پێرێ بوو کە کۆتاییمان بە تیر و پشکەکە هێنا تیر و پشکەکە تقریبا کە کۆتایی پێ هات 5 عمریتیا بوو لەگەڵ کۆمەڵی دیاری دیکە الحەمدوللا ئێمە هەر ئەو ڕۆژە کە کۆتایی پێ هات تەلەفۆن بۆ بەشداربووان کرا ئاگادار کراونەتەوە کە لە ڕۆژی دیاریکردنی ئەو کۆمپانیایی کە بڕیاری داوە یا ئەو بەڕێزانی کە هاوکار بوون کە لێرە بۆی بیرمان نەچێ سوپاسیان بکەین وە ڕاستەوخۆ ئەوانە کەسەکان ناویسیانی ئەوەی کە مستەمسەکات پێویستە ئارزیانەکرێت بۆ کۆمپانیاکە جا و بەڕێزانی هەر بۆ پرسیارەکەی بەڕێزت ئێمە ئەنجومەنی بانگاواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری دو عمریان بە سپۆنسەر دانا بە سوپاسیان دەکەین کۆمپانیای پارێزان عمرەیەک کاک حاجی بیلا سلێمان عمرەیەک کۆمپانیا ئەسحاب اليەمین عمرەیەکە لە شاری هەولێرە کاک حاجی ئازاد سەرپەرشتی کۆمپانیاکەیەکە ئەمەش کۆمەڵی دیاری کە بوون وەکو کتێب و کۆمەڵی دیاری دیکە دامەزراوی ڕەنێو کە کۆمەڵی دیاری کتێبی جەناوی مۆسعەلی باپیر کردیانە هەدێ بۆ پرۆژەکە کاک ئارەم عوسمان کە کۆمەڵی کتێبی ناردەبوو کاک حاجی ئامانج کۆمەڵی دیاری ناردەبوو کاک سەروەر سلێمان کۆمەڵی دیاریکەی ناردەبوو ئەم بەڕێزانە هەمویان بەشدار بوون لە سپۆنسەری پرۆژەکەمانە ئێمە وەیە سوپاس و تەقدیرمان هەیە و دەستخۆشیمان هەیە بۆیە باشە ئەگەر ئامادەتاتان لە بەژماری بەشداربووان چەند بوو لە سەرجەم شار و شارچەکان ئێمە وەکو عەرزم کردی ئێمە جیاوازتر لە ژمارەکانی دیکە وەکو بەهای فەرموودە یاخود ئەوانەی کە تایبەت بوون بە سوورەتەکانی قورئانی پیرۆزەوە جیاوازی ئەوەی ئێمە جیاواز بوو لەوە یعنی ئەو ژمارە بەشداربووی کە ئوترا 50,000 و 60,000 ئەوانە نەخێر چکۆ هەر خودی وەرزشکار خۆی بەڵێ زۆرێک وەرزشەکە بەڵام ناگاتە ئەو ڕادەی هێشتا ئەم ئیستعدادای بێ ئەمە یەکەم خاڵێکی کە بەنسبەت ئەم پرۆژەوە لەبەر ئەوەی کە پرۆژێکی تازەیە و یەکەم جاریشە بەم ئاوێتە بوونە ژمارەی بەشدوان نەگەشتوتە ئەوان
بەو ڕێژەیە بەڵام الحەمدوللا لە پێی تموحی ئێمە لە پێی پێویستی ئێمە بە تایبەتی کە یەکەم جار بووە و توانراوە کۆمەڵی خەڵکی وەرزشکار و وەرزش دۆستیا بەشدار بووە شتێکی باش بوو. باشە مامۆستا کۆچەر ئێستا ئەم پرۆژەیە کۆتایی پێ هاتووە پلانی ئێوە وەکو مەکتەبی کاروباری وەرزش چییە؟ ئەم پرۆژە لە داهاتوودا کاری لەسەرکرێتەوە یان ئەوە تا ئێوە چ چالاکیەکی جیاوازترتانە بێ بۆ وەرزشکاران و وەرزش دۆستان بۆی کە گرنگی بەلایانی پەروەردەییشیان بدرێت؟ ئێمە سوپاس بۆخوا تازەترین کات ئێمە سێ ئاستی بابەتی پەروەردەیماندا ناوە ئاستە پەروەردەیەکان ئەم قسەم بۆ گۆگران و بینەرانی بەڕێزە بۆ بەخێوکارانی بەڕێزە بۆ ئەو کەسانی کە فێرخوازەکانیان لەو بەشە وەرشیانە کە ئێمە جۆرێک لە جۆرەکان لە خزمەتیانین کە هەن بۆی ئاگادار بن هەم مژدە بێ بۆ ئەوانیش ئێمە الحەمدوللا ئاستی یەکەمی منهەجی پەروەردەیمان تەواو بووە بەڵام ماوەتەوە دیزاین و پێداچوونەوەی ئاستی پەروەردەکەم وەسمان چێواتە هەموو وەرزشکارێ پێویستە لە ڕووی ئیمانی لە ڕووی سلوکی لە ڕووی وعی گشتیەوە ئەم بابەتە پەروەردەیان بخوێنەوەمان کۆتایی پێناوە سپاس بخوا و پێشتریشی لەسەر کراوە هیچ وەکووە بەڵام وەکو منهەجێک ئەمە بەشێکی دیکە ئێمە بەردەوام ئێمە ساڵانە مەکتەبی کاروباری وەرزشی دانیشێت پلانی ساڵانی خۆی دانێ ئێمە کۆی پلانەکانمان ئەوەمان لە بەرچاو گرتووە هەم لە ئاستێکی مناڵ هەم لە بەشە وەرشەکان لە هونەر بەریگریەکان لە بەشەکانی دیکە لە ئاستی دەستی کاروباری وەشی مەڵبەندەکان ئێمە تەواوی ئەو بەشانەمان لە بەرچاو گرتووە چۆن بتوانین هەموو بەشەکان هەموو سێکتەرە بەشە وەرشەکان چۆن بتوان چالاکیتی ئەنجام بدرێن بۆ ئێمە پشتیان بەخوا ئێستا لەبەرەوە بە هەنگاوێکی تازە ئەڕۆین لە پاش کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بەڵام پلانەکان ئەوەی ئەکەوێتەوە سەر ئەم بەرنامەی کە پێشتر دامان ناوە ئومێدیشمان وایە ئەوەندەی کە توانی بێتمان لەگەڵ ئەم برابەڕێزانە و خوشکی بەڕێزیشمان مامۆستا پەیمان کە نوێنەرایەتی مەکتەبی خوشکانەکە کە لە مەکتەبی کاروباری وەرشی بۆ تایبەت بە خوشکان خۆیان طبعاً بەڵێ پێم وایە هەنگاوێکی باشمان نەناوە چونکە بەشێکی تایبەتمەندی خۆیانیان هەیە ئومێدمان وایە لە ساڵانی داهاتوو ئێمە بتوانین ئەوەندەی پێمان نەکرێت لە سنوورە شەرعیەکانە بابەتی وەرشی بۆ هەردوو ڕەگەزەکە باخی زیاتر پێ بدرێ بە هەنگاوەکان وەکو عەرزم کردی لە هەموو بەشە وەرشەکانە کاری لەسەر کراوە ئینشاءڵڵا. مامۆستا کۆچەر جوابێک کە تاقیکردنەوە کە کۆتایی هاتووە ئێستاش کتێبەکە بەردەستە بە ئەوەی ئەگاریەکێک حەزی پێی هەبێت ئەم کتێبە لای خۆی بخوێنێتەوە زانیاری وەربگرێت. ئێمە بەرنامەمان وایە پشتیوان بەخۆ پاش ئەمە لەگەڵ بەشە وەرشەکانی دیکە یخێنە خزمەتی ئێوان چونکە ئەمە بەدەر لەوە کە ئاوادامانە ملحەقی بابەتی پەروەردەییشە واتە ملحەقەکە بێت لە بەشە پەروەردەیەکە واتە هەر کەسێک بیاوێ لە خزمەتیان حەزی لێ بکە بۆی بخوێنێتەوە ئیسفادی لێ بکە و دەستی کەوێ بەڵام وەکو پلانی خۆشمان وایە ئینشاءڵڵا جۆرێک لە جۆرەکان لە کۆی بەشە وەرشیەکان هەوڵەدەین بخێنە خزمەتیان و بەدەستیان بێ. باشە مامۆستا کۆچەر کەمێک بینە سەر بابەتی پەروەردەیی بۆ وەرزشکار پام چی بۆ وەرزشکاران تا چەندێک بابەتی پەروەردەیی بۆ وەرزشکار گرنگە لەگەڵ ئەو ڕاهێنان و لایەنەجەستی کە گرنگی پێ ئەدا بۆ بەرزکردنەوەی توانەکانی خۆی ئایا کەسێک ئەگەر وەرزشکارێکی باش بێ بەڵام لایەنی ئەدەبی و ئەخلاقی گرنگی پێ نەدا ئەکرێ بڵێن ئەمە وەرزشکارێکی باشەیان وەرزشکارێکە کە بە دروستی فێری ئەو ڕاهێنانان و ئەو جۆرە وەرزشانە بۆکە ئەیکات چۆن ئێمە بۆ چارەسەرکردنی ئەمە خوي پروردگار فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. واتا أما فرقيني لنيوان ورزشكاريكا لنيوان هنرمنديكا لنيوان سياسة مداريكا حموي هاو بشكايا واتا هيج إيشيك ببي آمانج ناكري يسمن هاتو متقسم جنابتان ناكري لخو هاتبم بەڕێستان ئێمەتان بانگێش کردو ناکرێت لە خۆ بانگێشتان کردن ئیلا ئامانجێکی تێ ئامانجەکە جێ ئێمە چۆن بتوانین ئەم بابەتی پەروەردەی وەرشێ بکەنێت تەوعیە بکەنە هۆشیاری کەواتە لەگەڵ ئامانجەکە خێرمەندیش یعنی خێر و پاداشە بۆنسێ بۆیە من تەوسیە یەکەم بۆ خۆمە بە تایبەتی بۆ وەرزشکارە بەڕێزانەی کە ئێستا یاخود لە ناوەندی وەرشیان و بیسملایان کرد و بەردەوام یەکەم شت ئامانجیان بیر نەچێ ئامانجیە یەکەم شت ڕەزامەتی خۆی پەروەردگارە ڕەزامەتی خۆی پەروەردگار لەم بابەتە وەرشیا بەدەستبێنی کەواتە تۆچ ناو ساحەیەکەوە سلوکێتی تۆ ئەخلاقی تۆ هەرسوکەوتی تۆ ڕەفتاری تۆ کردداری تۆ حرکاتی تۆ سەکەناتی تۆ واتە هەر جمو جۆڵێکی تۆ کاریگەری سە جمهور هەیە منم قسە بە ئەزمون ئێڵم چکە لەبەرەوەی خۆمان ناو وەرشا بووین لە ناو قاڵا بووین لە نادیەکان یاریمان کردەوە ئیلی ئاخری یعنی کەرتی وایە بچووکترین جوڵەی تۆ تەسیراتی بە ئیجابی یا بە سلبی لە دەرەوە دروستەکە هەر ئێستا هەر بڕوان جەنابتان نەزانم چەند دێت تەجروبەتان کردبێت ئێستا لە عالەمە تقریبا بایەخێک ئەدرێ بابەتە سلوکەکان حتا لە ڕووی ڤیدیۆیەوە کانت کە یەکێکە لە یاریزانە بە ناوبانگەکانی وڵاو عالەمەزم ئەفریقیە سیرەکەی ئەڵێ یاریزانە بە ئەخلاقەکە بۆ ناوبانکی دەرکردەوە بۆ بەرامبەر حەکم ناوەسێ
کە بۆمە ئینزارێکی پێدرێ بەو پەڕی سینەفراوین دێتە دەرەوە لەگەڵ یاریزانەکە یا چەندین نموزەجی کەمان هەیە جارێکیشە لێرە عەرزم کردم ئەمانە بووە جۆرێک بایەخپێدانی لە دنیای سوشیال میدیا بۆ ئەوەی کاریگەری لەسەر وەرزشکاران دروستکە ئەوێ بۆ نمونە ڕاستەخۆ بەرەو گۆڵێکە ڕوە سەرێک گۆڵچەکە لەو کاتە تووشی مسابە بێ ئێتۆ بەم گۆڵە ڕاستەخۆ ئەیبیتەوە بەم گۆڵە بەس هاتووە ئەم یاریزانە لایەن ئەخلاقی سلوکەی لاگرنکە و کۆڵێت تەنەزولە یاریزانێ لەیان مساب بێ و کەوت بێ و منیش گۆڵێکی بەسەرەوە بکەم نەخێر من ئەوم ناوێ بڵند تۆپەکە کاتە ماڵی گۆڵ کاتە ناو ئاوتەوە کەوات ئەم بابەتە سلوکیانە من تەوسێم بۆ خۆم و بۆ کۆی وەرزشکارانەوەیە بابەتی سلوکی کۆتایی پێ نایە بەڵام 1000 گۆڵت هەبێ کۆتایی پێدێ ئەڵێن ڕۆناڵدۆ 1000 گۆڵی کرد بۆ نمونە ئەم ناوە هەیە بەڵام ئەی سلوکیاتەکەی ڕفتارەکەی هەمنە وەڵێم چێ بوو کاسە ئاڵتونیەکەی فرۆشت بۆ فەڵەستینیەکان ئەمە بابەتێکە لە دنیای عالم ئیسلامی و لە دەروی عالم ئیسلامیشە ناوبانجی هەیە یا میسی هەمان یاریەکەن بەڵام کەم هەیە ئەو خۆ بێگومان ئەگە بەڵێ نەچوو بێت وازم میسی خسخانەیەک دروستەکە ئەگە بەڵێ نەچوو بێتم یعنی هەر یەکێک لەم نمونانە یاخود محەممەد سەلاح چیەکە کۆمەڵی یاریزانی دیکە کەواتە تەوسێی براتان هەم بۆ خۆمان بۆ هەم ئەوانیکەیە پێش هەموو شتێ ئەخلاقیەکان لەبەرچاو بگرن بۆی تەسیراتی ئیجابی لەسەر کۆی بەشداربووان لەسەر کۆی بینەران بیسەران بمێنێتەوە و هەتا ئێژمێنێتەوە هۆیش بیریشمان نەچێت هەموو لێکدانەوە باسکردن و قسەکردنێک ئەگەر کەسەکەش وفاتی کرد بێ هەموو ئەجر و پاداش دەبووی کەواتە ئێمە چیمانەوێ هەمیشە ئەومانەوێت دنیامان ئاوادان بێ بووی قیامەتی پێ بکڕین دەستخۆش بێ خۆمەمسە ئێمە کاتمان نەمانە یاخان سپاس بۆ من یەک دەستخۆش بکەم عەفو بۆی پێش کۆتاییەکە لێرەوە ئەوە سپۆنسەرەکان دەستخۆشیم لێکردن و سپاسیانەکەین و سپاس و تەقدیرمان هەیە بۆ لیژنەی ئامادەکردنی پرسیارەکان جەنابی مامۆستا ئیسماعیل ڕەحیم و مامۆستا محەممەد نەجبەدین خوا خێرایان بنووسێ و سپاس و تەقدیرمان هەیە بۆ کۆی مەڵبەندەکان بۆ کۆی دەستی کاروباری وەرشی مەڵبەندەکان کاروباری وەرشی ئەنجومەنەکان کۆی لیژنەکان کۆی ستافەکانی مەکتەبی کاروباری وەرشی کەناڵی ئاسمانی پەیام هەموو ئەو بەڕێزانەی کە بە قسێکی خێر بەشدار بوون لەگەڵمانە لە دیزایانی کتێبەکانە و هەر کەسێکی کە دوعاکی خێری کرد بێ خوا خێران بنووسی مەمنونی پێیان دەستخۆش بێ زۆر سپاس بۆ کۆچەر محەممەد بەرپرسی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری کە لەم تاڕۆکەڵام زۆر سپاس دەستان خۆش بێ